هەر یاسایە کە ڕنگدانەوەی کۆمەلگاکەی نەبێ، چونکە یاسا ئەسڵ ئەوەیە کە ببێتە هۆی بەرەو پێشبردننی کۆمەلگاکەت. بۆیە هەندێک جار هەیە پەیوەندی بە تۆ نابێ ئەوەندە زیاتر لەسەر حەق و ناحەق ئیش بکەیت، ئەبێ لەسەر واقعی هەرێمەکە خەڵکی هەرێمی کوردستان ئیش بکەیت. بەڵێ ئەمە پێمان وایە ئەم یاسایە هێشتان زووە و پێمان وایە زیاتر شیرازەی کۆمەڵ ئین دەکات. دواتر کێشەیەکی تری هەیە، ئەم یاسای ئەوەیە کە ژن و پیاوێک کە خاڵی ناکۆچیان کە زیاد دەکات دواتر ئەچن بەو چێ. ینی بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان شوێنێک نییە کە ئەو کەسانە بپارێزێ، ئەو ژنان ئەو مناڵانە بپارێزێ. هەر کێشەیە کە هەبێ بێتە زیابوونەوە، دوجار زیابوونەوە شیرازەیەکی شیرازی کە خێزان تێک دەدا. بەڵێ زۆر ئیجابیە و زۆر پێویستە نەک لە لانی پەرلەمانیا لە شوێنەکان شوێنە حکومەکانە و ئیجابە لە کۆمەڵگایە ئەم بابەتە زیاتر پەری پێ بسەندرێت. دەستان خۆش بکەن بابەتتان تەوری ئەم بابەتتان وروژاندووە. بەڵێ ئەبینین ئەبیستین کە لانی ئیسلامیە لایەنێکی توندڕە و لەناو پەرلەمانە کارێکی وای نەکردو، ینی تاسیب کاتە سەر کۆمەلگا. بڵێ من ئەڵم وا ئیجاب و وا پێویستەکە کە لایەنێکی ئیسلامیە لایەنێکی وا هەبێت لەناو کۆمەلگایە کە ئەم بابەتانی کە وروژێنرن ئەمان بەجددی باش ئەکەن، ینی ئەیگەێنە مێشکی ئێمە، ینی وا تێمان ئەگەێنن کە ئەم شتە دروستە ناڕاستە. دەستخۆشیان لێ یەکەم هیوادارم پەرە بسێنن. دەستان خۆش بە بەپێی ئەو کەسانی کە لێکدانەوەیان بۆ کردو و شیکردنەوەیان بۆ کردو، چی لە مامۆسایانی زانکۆ، چی لە مامۆسایانی ئاینی و لە ڕۆشنبیران لە نووسەران، کۆمەڵە کەسێکی زۆر جگە لە پەرلەمانتاران قسەیان لەسەرم بابەتە کردووە. هەڵبەت بە لێکدانەوەکانی ئەوان بێت بابەتەکە لێ ئێستاە گونجاو نییە. ئەگەر ئێمەش سەیری بارودۆخەکە بکەنەوەی لە هەرێمی کوردستان ئەیبینین بارودۆخێکی خراپە بەڕاستی، چی بۆ بابەتی خێزانی، چی بۆ بابەتی با بڵێن هاوڵاتی، بۆ فەرمانبەر، بۆ مامۆستا، بۆ ڕۆژنامەنووس، بابەتێکی خراپ دۆخێکی خراپ هەیە لە هەرێمی کوردستان. تونند و تیژی خێزانی شتێک نییە نامۆ بێت بە گەلی کورد، ینی لە کۆنەوە ئەم بابەتە هەبوو خەڵک بیستومانەکە لە کۆنی ژاژن گوشتن هەبووە، تونند و تیژی هەبووە، چی بەرامبەر بەژن، چی بەرامبەر بە پیاو. ئەگەر لە ئێسادا یاساکە هەموار بکرێت، من پێم وانی حەقێکی تەواوەتی بدرێت بە یاساکە و مافەکان تەواو دەستە بەر بکرێت. باسی داهات بکەن، باسی نەوت بکەن، باسی غاز بکەن، باسی ئاو بکەن، باسی خزمەت گوزاری بکەن، باسی ئەوە نەگوەر وەڵام من هەر باسی ئەوان هەر ناکەم. ئەوە کەی کێشەی هێناویانە بۆ پەرلەمان کاکەم خۆم کۆمەڵگەی قابل خۆبەرەڵانیە ئەیوانە، یعنی خۆم کۆمەڵگە شیرازی تێک ئەوان بۆ خۆیان قسە بکەن کاکە ئەمە کۆمەڵگەیەکی مسلمانی کۆمەڵگەیەکی بێ ئیمان نین هەتاکو بۆ نمونە ئەوان ئەو یاسا و ڕێسا کە ئەوان ئەڵێن و ئەیانەوە پەیڕەوی بکەن خەڵک جێبەجێ بکەن.